لە دوای کۆنگرە یەکگرتو سەردانی لایەنە سیاسیەکان دەکات یەکەم جار لە بزوتنەوەی گۆڕانەوە دەستمان پێکرد سوپاسی پیرۆزباییەکان و بروسکەکانمان کرد وە گفتوگۆی بارودۆخی سیاسیشمان بەیەکەوە کرد هاوڕابووین لەگەڵ یەکتر بۆ بارودۆخ و بۆ گرفتەکانی کە ئێستا لە منتیقە هەن. بە سەرۆکاتی جەنابی مامۆستا سەلاحەدین بەهادین سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانیان کرد لایەن ڕێخەری گشتی و بەشێک لە ئەندامانی خانە و جوواتی نیشتیمانیەوە بە گەرمی بەخێراتن کران پیرۆزبایی سەرکەوتنی دوایین کۆنگرە لە یەکگرتووی ئیسلامی کرا و هەردوو لا دیدەکان هاوبەش بوون لەسەرەوەی هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازی گشتگیر و ڕاستەقینە هەیە و بەڕێزان لە یەکگرتووی ئیسلامی وەکو ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی هاوکارە بن بۆ ئەوەی حکوومەت و دەسەڵات بتوانن چاکسازیەک بکەن کە لە ئاست ڕنگدانەوەی داخوازی و پێداویستیەکانی ئەم قۆناغی خەڵکی کوردستان و ئەو هەلوو مەرجەنا لەبارەش بێت کە لە عێراق و لە وڵاتانی دراوسێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە.